سەرەتا بەخێرات دەکەی من هاوکار جەوانەری خاوەنی زەڕەنگەری حاجیە من ئێمە تقریبان 35 ساڵێکە لەم بوارەیە ئیشەکەین کۆسکرد و حەجیە میبرام 35 ساڵە لێرە ئیشەکەەوە منیش تقریبان 20 ساڵێکە لەم بوارەیە ئیشەکەم بە حکمیەوەی چەند ساڵێکە لەم بوارەیە ئیشەکەین تەمان مشتری خۆمان هەیە ڕۆژانە خەڵک ڕوومان تێەکە چۆن خەڵک بە خۆشیەوە هێت ئاڵتونە لەگرێ ئایا ئاڵتونی ماڵە بووک بێ ئایا هەدەیەک بێ بۆ وعدێکیا بێ بۆ ماڵ و مناڵی خۆی بکات لەم دوای ئەمەش چەند چیرۆکی حەزینەیە لە پشت فرۆشتنەوەی ئاڵتونەکانیانەکە ئەیفرۆشتنەوە ڕۆژانە ڕووبەندیەکەن. ئەمە طبعاً چەند چیرۆک ڕۆژانە ڕووی تێکردوین خاستان دوای دروستبوونی ئەم قەیرانانە هەمووشی کە خەڵکێک ئاڵتونەکرێت لە هەوڵەوە جاری وایە باوکەیە بە ساڵ وعدی بە مناڵەکەی یاوە پارچەی ئاڵتونی بۆ بکە یا بە خێزانی سێرەکەی لەولاوە بە کۆمەڵێ خەم و خەفەتەوە هێت ئەیفرۆشێتەوە چەندەها ڕوومانتی ئەکا یەکێک لەوانە ئەڵێن باوک هەبووە لە خەوە گوارەی مناڵەکەی فرۆشتووە ئایا ئەم باوکە بەیانی ئەم مناڵە خەبەری ئەبێتەوە چی جواباتەوە ئەم مناڵە چه هەستێکی لا دروست ئەبێت ئەمە هەر هەمووی سێرەکەی زۆر جار ئەبێت بە مەشاکی زۆر جار ئەبێت بە خەم و خەفەت بۆ ئەم مناڵە ئەبێت چی لەسەر دڵی ئەم دایک و باوکەیە بمێنێتەوە ئەمە یەکێکیان ئەمە بەسیترین نمونەیە یەکێکی کە لەوانە خۆم هەر ئافرەداتوتە لام ئاڵلقەکەی پەنجەی خۆی لە بەرچاومە داناوە وتوێتی پارەی مۆلی دەم ناوە چەند مانگێکە ئیتر ناتوانم لەوە زیاتر ئارام بگرم ئابڕووی خۆم خۆش ئەوێت تێگەی مناڵم ناکرێ بێکارە بادانیشن بەم سارد و سەرمایە هیچ کەسێ لە خۆشییان نایفرۆشێتەوە فرمێسکە ئاتە خوارەوە بەچاوێ ئیتر ئەبێ چ دڵێک هینیەوە کە تۆ یادگاری مێردەکەی بێ لەوانێ ئاڵلقەیەکی دەستی چەند ساڵە لە دەستایەتی زەمانێکە 10 ساڵ 20 ساڵ تۆ بتانی دەستت بچێتەوەی بۆ پارەی مۆلیدا ئاڵلقەکەی دەستی خۆت فرۆشی برادری خۆم هەیە لەم فترەیە هاتووە پێ دەڵێم هیچ کەسێ لە خۆشی ئاڵتون نافرۆشێ هەر هەمووی معاناتێکیەیە ئاڵتونی خێزانی خۆی فرۆشتووە لەبەر نەبوونی لەبەر احتیاجی بۆ ئەوی مەشاکیل دروست نەبێت ئەبێت چەند بە تامەزرۆیە پێشتریش کڕی بێتی چووە لە قەیسەری نەخی پسێرەکەی زەردی کڕیوەتەوە لەبەرەوەی ماڵە باوک ماڵە خەزور ئەم شتانە نەبینن تێگەی ئیتر ئەمەش خۆ هەر لە ماڵەکەی خۆیان لەوانەیە هەزارەها مشکیلەی لێ بکەوێتەوە هەر لەم ڕۆژانەیە ئافرەتەی شکاتۆ مستیلەکەی دەستی خۆی فرۆشیاڵێ نەخۆشی خەستەخانەی هیوان ببێ آخر ئەبێت فرۆشتنی مستیلەیەک چی لە ئازاری ئەم نەخۆشەکەم کاتەوە چی لە مۆزوعەکە بگۆڕێ فەرەزنا لەوانەیە بەشی بکات و بەشی نەکە بەشی کرێت تەکسێکەیەتی تێگەی ئیتر دوای واگەر شتێ بێ ئایا بە خێر و خێراتی خەڵک ئەمانە فرۆشتنی ئەم شتانە هەر هەمووی معاناتی لە پشتەوەی هەر هەمووی قوڕژێکی پڕگریانی لە پشتەوەیە. ڕات بێ طبعاً ئەم دیشە ئێمە بەرچاوە کە ئەڵەی زەڕەنگەر ئیتر چی ماڵەمڵچێتی ئایا هی خۆشی بێ و کەی بازاڕیشی تێ هەمووی لە بەرچاوی خەڵکایە بە دەوڵەمەنێکی بازارەکە ناسراون ڕۆژانە ئایا نەخۆش ڕوومانتیەکات قەرزار ڕوومانتیەکات لێقەوما ڕوومانتیەکە هەیە بۆ نەوتە هەیە غازی نییە هەیە قوتی دەمی منداڵەکەی نییە ئیتوا ئەزان زەڕەنگەر ئەوەی کە هەیەی هەر هەمووی خۆیەتی باڵی بۆستانی ئەم بازارەشەوە بڕات بێ بازار نزیک بۆتەوە لە سەفر زەڕەنگەری وا هەیە بە دەڕۆژ سفتاح ناکە ئێمە وامان لێ تۆ زۆر جار چ خۆم چ دراوسێ دوکان سێرەکەی بۆ مەسرفی ڕۆژانە 100,000 پێویستە لە ماڵەوە مەجبوری بچی لە دراوسێ دوکانەکەتی وەرگی چکە شت فرۆشتن نەماوە بازار بەجارێک بووە